بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 146 ڕاهێنانی ئاراستەکراو هاوڕێژەیەک بنووسە کە ئەم نمونەیە دەرببڕێت. تەمەشا دەکەم لە لای ڕاست چەند دانە پێنووسم هەیە، 6 دانە دەنووسم، 6 لە چەند دانە لاستیکی سڕینەوەم هەیە، 3 دانە، 6 لە 3 یەکسانە بە واتە هەر یەک لەو لاستیکانە چەند دانە پێنووسی بەبەر دەکەوی، 2 لاستیکەکەی دیسان ئەویش ئەو 2 لاستیکی سێیەم دیسان ئەو 2 پێنووسە. ئەوجە دەنووسم لێرە 3 2 ببورن 2 لە 1 واتە 2 پێنووس 1 لاستیکی ڕەشکردنەوەی بەبەر دەکەوی. ئەگەرە من لێرە پێنووسەکەم لە سەرەوە دانا، پێویستە لێرەش پێنووسەکە لە سەرێوی، پێنووسەکان هاتنە خوارێ تێک دەچی، کەواتە ئەگەر لێرە لاستیکی ڕەشکردنەوەم لە خوارێ دانا، ناچارم لێرەش لە خوارەی دانێ. ئەوە هاوڕێژە ئەوها دەنووسری. ئەوجە ئێستا گەر بمەوێ ساختکەمەوە بزانم هاوڕێژەکەم ڕاستە یان نا، ئەو 2 لایەنە لێک دەدەم 6 جاران 1 6، ئەو 2 ناوەندانەش لێک دەدەم، لێکدانی تیرەیی 3 جاران 2 6، 6 یەکسانە بە 6، کەواتە هاوڕێژەکانم ڕاستە. یان ئەمن بەهۆی ئەو هێڵکاریە و ئەو وێنەی ئێرە دەزانم کە هاوڕێژەکانم ڕاستە. ڕێگە زۆرە لە ئەوەی ساغی کەمەوە کە وەڵامەکەم ڕاستە. ڕادەی نەزانراو لە هەر هاوڕێژەیەکدا ئەژمێر بکە، لێرەش ڕێگە زۆرە، هەر زۆر یەکجار ڕێی بیرکردنەوە. یەک لەوانە بۆ وێنە ئەمن کوبیر دەکەمەوە، ئەو هاتەمەشای ژێرەی دەکەم، 9 لێرە 3 9 کم بوویتەوە، بوویتە 3 واتە دابەشی 3 کرایە، ئەوجە بوویتە 3 چونکە 9 دابەش 3 یەکسانە بە 3. ئەمن ناتوانم ژێرەی ڕێژەک دابەشی 3 کەم بێ ئەوەی سەرەکەشی دابەشی هەمان شتینەکەم، کەوابوو سەرەکەشی دابەشی 3 دەکەم، 12 دابەش 3 یەکسانە بە 4، ئەوجا یەکسەر دەزانم پیتی ن یەکسانە بە 4. ئەوە بیرکردنەوەک لە بیرکردنەوەکان دەنووسم لێرە پیتی ن یەکسانە بە 4. بیرکردنەوەی دووەم کووە، ئەویش ئەوەیە کە ئەو دوژمارەی کورت دەکەمەوە. تەمەشای ئێرە ناکەم هیچ، زانم کورتی دەکەمەوە، دابەشی بۆ وێنە 3 دەکەم، چونکە تەنیا دابەشی 3 دەکرێت بێ ئەوەی تەمەشای ئێرەکەم. کورت دەکەمەوە، دەبینم 12 دابەش 3 یەکسانە بە 4، 9 دابەش 3 کە دەبینم ئەو 3 وەکو ئەو 3 یەکسەر دەزانم کە پیتی ن ئیش یەکسانە بە 4. ئەوەش ڕێی دووەم. ڕێی سێیەم کووە؟ ڕێی سێیەم ئەوهایە، لە وانەکەی ڕابردوو ڕێسایەکم خوێند، ئەویش ئەوە بوو کە ئەو 12 و ئەو 3 ناویان لایەکانی ڕێژە، لایەکانی هاوڕێژە. ئەو 9 و ئەو پیتەش ناویان ناوەندی هاوڕێژە. ڕێسایەکە چ دەرێ؟ ڕێسایەکە دەرێ لێکدانی لایەکانی هاوڕێژە یەکسانە بە لێکدانی ناوەندەکانی هاوڕێژە. واتە ئەمن ئەگەر هاتوو 12م لێکدا لەگەڵ 3 ئەو هانووسیم 12 جاران 3 دەبی یەکسان بی لەگەڵ 9 جاران پیتی ن، 9 لێکی بدەم لەگەڵ پیتی ن. ئەوجە ئێستا 12 جاران 3 دەزانم یەکسانە بە 36، یەکسانە بە 9 پیتی ن. ئێستا ئەو هاوکێشەشی کار دەکەم کو بێگومان دابەشی دەکەم بەسەر 9 هەردوو لا وەکو هاوکێشەکانی دی، 9 دابەش 9 1، 36 دابەش 9 یەکسانە بە 4. کەواتە ئەو ڕێیە هەرچەندە دوور و درێژە، بەڵام ئەوەش ڕێیەکی باشە لە ڕێیەکانی کە ئەمن بەهۆی ناوی چییە ئەو لێکدانە؟ ناوی لێکدانی تیرەکان.
ئەوها ئەو لێکدانی لایەکان یەکسانە لەگەڵ لێکدانی ناوەندەکان. بۆ هۆیە دەتوانم هاوکێشەکەشی کارکەم، بەڵام بەخۆی بەڕای من ئەو جۆرە تۆزەک کاتی زیاتر پێدەوێت، بەڵام ئەمن دەبی بزانم هەموو ڕێسایەکان بەکاربێنم. لێرەش ئەگەر سەیری 20 بکەم دەبینم بوویتە 5 واتە گچکە بوویتەوە 20 ئایا 20 کو بوویتە 5 بێگومان دابەشی چاری کرایە یەکسان بۆ بە 5 کەواتە 28ش دەینم دابەشی چاری دەکەم یەکسانە بە 7 کەواتە یەکسەر دەزانم پیتی م یەکسانە بە 7 پیتی م یەکسانە بە 7. ئەگەر نا ئەمن دیسان دەینم لایەکان ئەوها 5 لێک دەدەم لەگەڵ 28 5 28 دەبی یەکسان بیبە پیتی م جاران 20 واتە 20 جاران م. ئەو دەدەینم هەردوو لای دابەشی 20 دەکەم. ئەگەر کورتکردنەوە هەبوو کورتکردنەوەکەی بکەم باشترە لە جیاتی ئەوەی لێک بدەم و پاشان دابەشکەم، کەواتە کورتکردنەوە هەیە لە مابەینی 5 و 20 5ەکە دەبی بە 1 20ەکە دەبیتە 4 ئەو 28 دابەشی چاری دەکەم یەکسانە بە 7. دیسان ئەمن هەر کامە بیرکردنەوەی بکەم پێویستە بگەمە هەمان ئەنجام، بەڵام لێرە من هەست دەکەم ئەو ئەنجامە لێرە یەکسەر هەردوو لای دابەشی چاری بکە ئاسانترین شتا پیتی م یەکسانە بە 7 چونکە دەیانەوێ بزانن پیتی م چەندە نووسرایە ڕادەی نەزانرا و پیتی م ڕادەیە 5 ڕادەیە 28 ڕادەیە 20ش ڕادەیە. ئەمن 4 ڕادەم هەیە لێرە. پرسیاری چاریش بە هەمان شێوە دەینم 6ەکەی دابەشی 6 دەکەم 12 دابەشی 6 دەکەم 6 دابە 6 بوویتە 1 ئەدی 12 دابە 6 دەبیتە چەند دەبیتە 2 کەواتە پیتی س دەبی 2 بی پیتی س یەکسانە بە 2. پرسیاری ژمارە 5 کۆڤان تەماشای دایکی دەکرد کاتێک دایکی گوڵاوی ئامادە دەکرد. سەرنجیدا کە ئەو دڵۆپە ئاوانەی کە دەکەونە ناو قاپێکەوە دڵۆپە ئاو نا دڵۆپی ئاوی گوڵ زیاتر لە ماوەی 0 و 5 لە دەیا کاژێر چەند لیترە دەبیتە چەند لیتر دەبیتە 0 و 75 لیتر واتە دڵۆپ کە نیو کاژێر ڕۆیشت دەبینی تۆزەک لە 1 لیتر کەمتر گوڵاو ئاوی گوڵی بەدەست هاتیە. ئایا ئەگەر هاتوو دایکی کۆڤان بیەوێ 18 فاریزە 75 لە 100 لیتر لە ئاوی گوڵ دروست بکات چەندی کات پێویستە؟ بێگومان بەهۆی ڕێژە دەتوانم ئەمن ئەو زانیاریەی پەیداکەم. ئەمن پێشەموو شتێک هاوڕێژە واتە لێرە شتەکەیە لە لای چەپ و لە لای ڕاست ڕێژەکەم هەیە. ئەگەر هاتوو ئەمن بڕیارمدا لیترەکەی لە سەرێ بنووسم دەبی لێرە لە هەردوو لای لیتر بی کاتە کاتەکەش لە خوارێ دەنووسێ بە پێچەوانە ڕەنگە بڕیار بدەم کاتەکەی لە سەرێ بنووسم لیترەکەش لە خوارێ بنووسم ئەوە بە هەوەسی خۆمە. ئەمە لێرە بڕیار دەدەم لیترەکەی لە سەرەوە بنووسم لەبەر هەندێک دەنووسم 0 و 75 0 و 75 لیترە لێرەش ئەمن دەبی لیترەکەی لە سەرێ بنووسم کە 18 و 75 کاتەکانیش کاتی 0 و 75 نابی لێرە بنووسم چونکە ئەو کاتەی نازانم ئەمن ئەوە دەبی بە خۆم ببینمەوە، بەڵام کاتی 0 و 75 هەیە 0 و 50 5 بەڵام دەبی بنووسم 50 چونکە لێرە دووخانەیە. کاتی ئێرەش کەکەی نازانم چەند دەبی بنووسم کە. ئێستا لێکدانی ئەو دوولایە ناوەندەکان و لایەکان دەتوانم لێکدەم لە کاتی لێکدان 0 و 75
پیتی ک یەکسانە بە 8.75 جاران 0.50. هەز دەکەم جێشم نییە با باشتر بینووس. 0.75 لێکی بدەم لەگەڵ پیتی کرد یەکسانە بە 8.75 لێکی بدەم لەگەڵ 0.50. ئێستا هەردوو لای هاوکێشەکەی دابەشی 0.75 دەکەم هەتا پیتی کرد بە تەنیا بمینێتەوە. پیتی کە بە تەنیا ماوە یەکسانە بە ڕەنگە لێرە ئاسانتر بی ئەمن بە بژمێر چاکەم هەرچەندە دەتوانم ئەوەی ڕاستی بی ئەو فاریزانە لا بەم کورتکردنەوەی بکەم، بەڵام هەز دەکەم کاتەکی زۆرم پێدەوێت کەواتە یەکسەر دەچم بە بژمێر 8.75 جاران 0.5 دابەش 0.75. 8.75 لێکی دەم لەگەڵ 0.50 دابەش 0.75 یەکسانە بە 12.5 کاژێر، واتە 12 کاژێر و نیو کاتمان پێویستە یان دایکی کۆڤان کاتی پێویستە 12 کاژێر و نیو. ئەو جە لێرە دەنووسم کاژێر کات چونکە کاتەکە بە کاژێرە. ئەوە بەو جۆرەی بێگومان ئەمە لێرە دەمتوانی کورتکردنەوەی بکەم ئەو فاریزانە لابم دابەشی 5 بکەم، بەڵام هەز دەکەم کاتەکی زۆری پێویستە باشتر وایە خوێندکار ئەو ئەرکەی بگریتە ئەستۆی خۆی. ڕاهێنانی ئازاد هاوڕێژەیەک بنووسە کە ئەو نمونەیە دەردەبڕێ. ئەمن بەڕای خۆم ئەوانەی لە لای ڕاست بوون لەسەرەوە دەنووسم، ئەوانەی لە لای چەپیشن لە خوارێ دەنووسم، دەیان ژمێرم چەندانەیە 2 4 6 8 12 کەواتە ئەو شینانە 12 دانەیە، زەردەکانیش چەندانەیە 2 4 6 8 9 دانەیە. ئێستا ئەگەر بمێ بزانم پەیوەندیەکە کووە لە مابەینی 12 و 9 دەینم ئەوها دەیان کەمە 3 بۆ وێنە دەیان کەمە 3 ئەوە 1 کۆمەڵە، ئەوە 2 کۆمەڵە، ئەوەش 3 کۆمەڵە. کە ئێرە کردمە 3 کۆمەڵە ناچارم ئێرەش بکەمە 3 کۆمەڵە، ئەوە 1 کۆمەڵە، ئەوەش ئەو سێش ئەوە کۆمەڵەی دووەم. هەندێک جار هیچ ناتوانم ڕەنجی هەڵبژێرم کاتەکی زۆری پێویستە. ئەوەش کۆمەڵەی دووەم، ئەوەش کۆمەڵەی سێم. لێرەش هەردووچیان کردمە 3 کۆمەڵە، واتە کۆڵکەی هاوبەش 3. کۆڵکەی هاوبەش 3. هەر 3 لە زەردەکان بەرامبەری 4 لە شینەکانە. هەر 3 لە زەردەکان بەرامبەری 4 لە شینەکانەواتە یەکسەر دەتوانم بنووسم 4 شین بەرامبەری بۆ 3 زەرد. ئەوها ئەگەر نا بزانە ناتوانم بنووسم، هیچ ناتوانم بنووسم. ئەگەر نا بێگومان کۆڵکەی هاوبەش لێرە دابەش دەکەم، بزانم کۆڵکەی هاوبەش چەندە، بێگومان 3 و 12 دابەشی 3 دەکەم دەکاتە 4. بەڵام ئەگەر نەرزانم بەهۆی ئەو وێنەی دەتوانم ئەمن بزانم هەر 3 لەو زەردانە بەرامبەرەکەی چەندی دەنوێنێ لەو وێنە شینانە. ئەوە هاوڕێژەکەم نووسی. ڕادەی نەزانرا و لە هەر هاوڕێژەیەک بژمێرە ئەمن بە ڕێگەی خۆم، ئەویش ئەوەیە کە لێکدانی تیرەیی ناکەم چونکە ئەس دەکەم کاتم پێویستە یەکسەر تەمەشا دەکەم
ئەو سێ بووە بە 24 واتە لێک درایە لەگەڵ 8 دووەکەش لێک دەدەم لەگەڵ 8 ئەو پیتە دەردەچی دوو جاران 16 کاتە یەکسەر دەزانم کە پیتی یەکسانە بە 16. لێرەش تەمەشا دەکەم ئەو 8 بووە بە 40 واتە لێک درایە لەگەڵ 5 ئەمنیش سەیەکەی لێک دەدەم لەگەڵ 5 سێ جاران 5 15 کاتە پیتی یەکسانە بە 15. لێرەش هەروە تەمەشا دەکەم ئەو 7 بووە بە 14 لێک درایە لەگەڵ لەگەڵ 2 واتە ئەمن ژمارەك لێک دەم لەگەڵ 2 دەبیتە 6 بێگومان ژمارە 3 کاتە پیتی یەکسانە بە 3 چونکە 3 لە 7 هەمان شتەوەکو 6 لە 14 ئەو جە ساخکەوە بێگومان دەبی ساخکەیەوە 6 لە 14 دابەشی دوویکە یەکسانە بە 3 لە 7 هەفتەکە دیارە مەجبورم ناچارم پیتی سئیش بکاتە 3. ئەوەی ڕاستی بی ئەو هاوڕێژە و ڕێژەیە ئەوەندە گرنگە ئەوەندەش ئاسانە کە هەتا لە دانیشگەش بخێنی هەر لەگەڵتە هەر سوودی لێ وەردەگری زۆر کەس هەیە لە پۆلی 5 و 6 ئەو ڕێسای فێر نابی هەتا دواییش هەر لۆی زەحمەتە. هیوادارم لە ئێستاوە ئەو ڕێسای فێربی بزانی کووە بیرکردنەوەکەت زۆر باش دەبی و ئیشەکانت زۆر ئاسان دەبی لە دوا ڕۆژ. پرسیاری ژمارەدا دلۆڤان هەڵەی زمانەوانی لە پەخشانێکدا ڕاست دەکاتەوە. هیوادارم نووسەرانی ئەو کتێبەش هەڵەی زمانەوانی ڕاست بکەنەوە. 15 لاپەڕەی بە 30 خولەک ڕاست دەکاتە. بزانە هەر لێرە هەڵەی زمانەوانی هەیە کەس نابی ئەو ڕستێ تەمەشاکەن 15 لاپەڕەی بە 30 خولەکدا ڕاست دەکاتەوە هەڵەیە دەبی بنووسرێ 15 لاپەڕە بە 30 خولەک ڕاست دەکاتەوە یان 19 یان 19 لاپەڕە بە 30 خولەکدا ڕاستی کردەوە 19 لاپەڕەی بە 30 خولەک ڕاست کردەوە. کاتە لێرەش هەڵەی زمانەوانی هەیە کە دەخینیەوە هەزەکەی خۆش نییە. ئەگەرە من بەخۆم بینوسم دەنووسم 19 لاپەڕە بە 30 خولەک ڕاست دەکاتەوە یان دەنووسم 19 لاپەڕەی بە 30 خولەک ڕاست کردەوە. ئایا بۆ ڕاستکردنەوەی 380 لاپەڕە چەند کاتی پێویستە؟ دیسان لێرە ئەمن دوو هاوڕێژەی دەنووسم ئەمن بڕیار دەدەم ئایا لاپەڕە یەکەم شت پێش هەموو شتێک لێرە و لێرە بڕیار دەدەم ئایا لاپەڕەی لە سەرێ بنووسم یان خولەک لە سەرێ بنووسم. ئەمن بڕیار دەدەم لاپەڕەی لە سەرێ بنووسم خولەکیش لە خوارێ بنووسم. هیچ کات نابی سەرە و ژێریان پێ بکەم واتە نابی لێرە لاپەڕە و لێرە خولەک بەڵام لێرە خولەکە کە بستە سەرێ ئەوە هەر زۆر هەڵەیە زۆر هەڵەیە. ئێستا ئەمن لاپەڕەی لە سەرێ دەنووسم 19 لێرە و 380 لێرە هەردووچیان لاپەڕەنە. کاتی 19کەی دەزانم کە 30 خولەکە بەڵام کاتی 380 نازانم کەواتە چونکە لاپەڕەیە دەنووسم پیتی بەڵام چونکە کاتە دەتوانم بنووسم پیتی بێگومان بەڵام دەنووسم پیتی ئێستا لێکدانی ئەو دوولایە ئەو دوولایە لێک دەدەم یەکسانە بە لێکدانی ئەو دوولایە ئەو دوو ناوەندە ببورن ئێرە ناوەندە ئێرەش لایەکانە. ئێستا 19 جاران پیتی یەکسانە بە 30 جاران 380. ئەگەر دیار نەبی بە ئەوانە بسڕمەوە هەتا دیار بی. 19 لە چێن دەربنووسم جێم هەبی 19 جاران پیتی یەکسانە بە 380 جاران 30 380 لێکی بدەم
لەگەڵ سی. ئێستا هەردوو لای دابەشی 19 دەکەم هەتا پیتی لێ بەتەنێ بمێنێتەوە. نۆزدە و نۆزدە ڕۆیشت پیتی لێ بەتەنێ ماوە 380 جاران سی دابەش 19. ئەگەر کورتکردنەوەی بکەم هەردوو لای دابەشی 19 کەم سەرێ و ژێرە 380 دابەش 19 19 دابەش 19 1 380 دابەش 19 یەکسانە بە 20. 20 لێک دەم لەگەر سی یەکسانە بە 600. کەواتە ئەگەر ئایا بۆ ڕاستکردنەوەی 380 لاپەڕە چەند کاتی پێویستە؟ 600 خولەکی پێویستە. 600 خولەک. 600 خولەک ئەگەر بیکەمە کاژێر دابەشی 60 دەکەم واتە 10 کاژێری پێویستە. 10 کاژێر 60 دابە 6 یەکسانە بە 10. ئەگەر نووسرا بوو وەڵامەکەت بە کاژێر بنووسە ناچارم بنووسم لێ یەکسانە بە 10 کاژێر، بەڵام لێرە دەتوانم بنووسم خولەک 600 خولەک یان 10 کاژێر. ئەتوو سەربەستی کامەی هەڵدەبژێری. تەواو بووم لەو پرسیارەش بێمە لای تۆزەک پرسیارەکانی دی کە هەز دەکەم تەنیا دووبارەیە بەهای ببینەوە لەو لێرانە. زۆر زۆر ئاسانە. ئەو هەژدەیە کوو بوویتە 6 سەد دابەشی 3 کرایە لەبەر هەندێک 6 دابەشی 3 دەکەم یەکسان دەبی بە 2 کاتە پیتی س یەکسانە بە 2 هەر بە تەمەشاکردن. یان 86 یان لێکدان 6 جاران 6 36 لێکدان ئەوها لێکدانی لایەکان لەگەڵ لێکدانی ناوەندەکان. ئەوها لێکیان دەدەم کامەی پێشتر دەنووسم هیچ کێشە نییە بۆ وێنە ئەوەی پێشتر دەنووسم یان ئەوەی پێشتر دەنووسم ئەوەی پیتەکەی لەگەڵە پێشتر بنووسە لەبەر هەندێک بنووسە 80 جاران پیتی س یەکسانە بە 6 جاران 6 یەکسەر 6 جاران 6 36. ئێستا هەردوو لای دێنم دابەشی 8 دەکەم پیتی س یەکسانە بە 36 دابەش 8 یەکسانە بە 2. هەمان شتە، بەڵام لێرە کاتە چی زیاتری پێویستە ئەمن کە کاتم نییە، بەڵام ئەتوو سەربەستیک و کامە ڕێی بەکاردێنێ. پرسیاری 12 ئەو 48 بووە بە 4 ئایا دابەشی چیان کردێت؟ 48 دابەشی چ کرایە بوویتە 4؟ دابەشی چەرجاران کوو بووە بە 4 دابەشی 4 کرایە دەویتە 1 12 دابەشی 4 زیاتر کرا دابەشی 24. بەڵام لێرە ئاسانترین ڕێ ئەوەیە ئەمن کورتکردنەوەی بکەم هەتا دەگەمە 4 بە جارێ دابەشی بۆ وێنە 8 بکەم 48 دابەش 8 سەرە و ژێرە 48 دابەش 8 یەکسانە بە 6 60 دابەش 8 بزام دابەش 8 دەبی دابەش 8 نابی 60 کاتە 6 8 نابی و دابەشی 2 کەم دابەشی 2 کەم سەرە و ژێرە یەکسان دەبی تەنیا ئێرە من جارێ کارم بێرە نییە 4 دابەش 2 2 8 دابەش 2 4 6 دابەش 2 3 0. ئێستا دابەشی 6 بکەم 24 دابەش 6 یەکسانە بە 4 30 دابەش 6 یەکسانە بە 5. ئێستا زۆر زۆر باشە لێرە 4م دیت ئەوە زوو 4ەکەم دیت لێرەش 5 کەواتە پیتی س یەکسانە بە 5 کەواتە دابەشی 12 کرایە 48 ئەو جا بوویتە 4 60 دابەشی 12 دەبیتە 5 یەکسان دەبێت بە 5 پیتی س یەکسانە بە 5. ئەگەرنا لێکدانی لایەکان و لێکدانی کە هەمان شتە
هەمان شتە لێکدانی ئەو دووە لەگەڵ لێکدانی ئەو دووە. 48 پیتی س یەکسانە بە 4 جاران ئەوهاش با بکەم 48 پیتی س یەکسانە بە 4 جاران 60. هەردوو لای دابەشی 48 بکەم لێرە بووە تەنیا پیتی س ماوە لێرەش ئەگەر 4 و چلەکەی ئەو سفرانە لەگەڵ یەک بڕۆن زۆر ئاسانە 4ەکەش لەگەڵ 4ەکەی بڕوە دەنا پیتی س دەبی بکاتە 6 سی دابەش 6 دەبووە 5 هەڵەکەم لە چەندەرە پیتی س دەبیتە 6 نابیتە 5 زانم هەڵەکەم لە چێ کردیا لە کاتی دابەشکردنی با بگەڕێمەوە دابەشی دووم کردە من هەردوو لا یەکەم جار ئێرەم دابەشی دووی کرد بوو بە 24 ئێرە 6 دابەش دوو بوو بە 30 ئەوجە دابەشی 6م کرد هەردوو لا 24 دابەش 6 4 30 دابەش 6 5 کەواتە پیتی س یەکسانە بە 5 ئەدی ئێستا بزانم ئەوی دیکە لەبەر چە هەڵەیە پیتی س 5 بوو ئێستا ئەو جارەی س وا 4 جاران 60 واتە 48 پیتی س یەکسانە بە 4 لێکی بدەم لەگەڵ 60 ئەوجە هەردوو لای دابەشی 48 دەکەم 48 بوو ئێرە ئەوە نەمدەدی تۆم زانی سفرە ببورن ئێستا زانێ 48 و 48 ئەوە دەڕوا پیتی س دەمێنێتەوە ئەوجە ئێستا دەبی ببیتە 5 ئەگەر دابەشی 4 کەم دابەش 4 1 دابەش 4 2 60 دابەش 12 یەکسانە بە 5 کەواتە 5ەکە ڕاست بوو لە خۆم تێک نەدەم وەمزانی چلە باش نەنووسرا بوو هەشتەکە. ئێستا پرسیاری 13 دیسان تەمەشایەکیان دەکەم 50 یەکسان بووە بە 10 واتە دابەشی 5 کرایە 15 دابەشی 5 دەکەم 15 دابەش 5 3 کەواتە پیتی س یەکسانە بە 3. پرسیاری 16 لێرە تۆزێک سەیرە 15 بووە بە 9 ئایا چ کرایە 15 کو دەبیتە 9 لێرە تۆزێک باش نییە کەواتە یەکسەر ئەمن دەبی ئەوها بکەم لێکدانی ناوەندەکان یەکسانە بە لێکدانی لایەکان 9 جاران 15 جاران پیتی س ئەوها بنووسم 15 لێکی بدەم لەگەڵ پیتی س یەکسانە بە 9 جاران 5 45 هەردوو لای دابەشی 15 کەم 15 دابەش 15 1 پیتی س بەتەنێ دەمینێتەوە 45 دابەش 15 یەکسانە بە 3 کەواتە پیتی س یەکسانە بە 3 پیتی س یەکسانە بە 3 ئایا بەڕێیەکی کە دەمتوانی بێگومان دەمتوانی بەڵام بیرکردنەوەی دەوێ چونکە یەکسەر نەمدەتوانی بیرکردنەوە کەش کووە ئەو 15 و 5ەکە دابەشی 3 بکرد با جارێ دابەشی 5 3 نابی 15کە دەبووە 3 5ەکەش دەبووە 1 ئەو جلی پاشان بەراوردم بکرد با لەگەر 9 و پیتی س ئەگەر 3 ببیتە 9 بێگومان پیتی س ئیش دەبی ببیتە 3 چونکە لێکدرایە لەگەڵ 3 کەواتە 2 هەنگاوی دەویست بەڵام لێرە ئاسانتر بوو لێکدانی تیرەی. ئێستا پرسیاری 14 لێرە زوو دیارە چییە چونکە 15 یەکسان بووە بە 5 دابەشی 3 کرایە 21 دابەشی 3 کەم یەکسان دەبی بە 7 پیتی س یەکسانە بە 7
پیتی س یەکسانە بە حەوت. پرسیاری 17 2 بووە بە 1 دابەشی 2 کرایە 150 ئەگەر دابەشی 2 کەم یەکسانە بە 75 کاتە پیتی س یەکسانە بە 75. پرسیاری 15 یەکسەر ناتوانم چونکە 6 کوب بووە بە 8 یەکسەر ناتوانم کەنجی دەتوانم ئەگەر دابەشی سێم کرد سەرە و ژێرە ئەوها یەکسان دەبی بە 1 لە 2 ئەو جە دووەکە کوب بووە بە 8 جارانی چاری کرایە واتە پیتی س یەکسانە بە 4 بەڵام هەتا لە خۆم تێک نەدەم یەکسەر لێکدانی تیرەی 6 لێک دەدەم لەگەڵ 3 یەکسان دەبی بە 6 یەکسانە بە 3 جاران 8 24 ئەز دابەشی 6 دەکەم هەردوو لە پیتی س یەکسانە بە 4 پیتی س یەکسانە بە 4 لێکدانی تیرەی. پرسیاری 16 چا کرد. پرسیاری 18 لێکدانی تیرەیەکە ئاسانترە کەواتە ئەوها لێکی دەدەم تیرەی 1 س پیتی س یەکسانە بە 12 جاران 0 و 8 12 جاران 0 و 8 یەکسانە بە 2 جاران 8 16 8 جاران 1 8 یەکیش 9 فاریزە 6 پیتی س یەکسانە بە 9 فاریزە 6. پرسیاری 19 لێکدانی تیرەی 27 جاران پیتی س یەکسانە بە 5 جاران 8 فاریزە 1 5 جاران 1 5 5 جاران 8 40 و فاریزەش لێرە ئەوجە ئێستا هەردوو لای دابەشی 27 بکەم 27 پیتی س یەکسانە بە 40 فاریزە 5 دابەش 27 یەکسانە بە 1 فاریزە 5 یەکسانە بە 1 فاریزە 5 پیتی س 1 فاریزە 5. ئەگەر کورتکردنەوە بکردبە دەبوایە ئەمن بینم ئەو دوو ژمارەی دابەشی 3 کەم بۆ وێنە یەکسان دەبوو بە 27 دابەش 3 9 4 دابەش 3 1 10 دابەش 3 3 و 15 دابەش 3 5 ئەو جارەی چم بکردبە دابەشی 9 بکردبە دابەش 9 1 13 دابەش 9 1 چەند دەمینێتەوە 13 9 لێ بڕوە 4 دەمینێتەوە 45 دابەش 9 5 کەواتە هەمان شتم بەدەست دەکات بەڵام پێویست ناکە ڕەنگە بتوانم بژمێر بەکاربینم ئەگەر پرسیارەکان ئەو ژمارانەیان هەبوو ئەگەر ناچارم بەدەست تۆزە ئەنجامەکەم بەدەست بێ. ئەوە بوو لاپەڕا 146 دەربارەی ڕێژە و هاوڕێژە. هیوادارم تۆزەک ڕوونتر بی. لێرە دێمە کۆتایی ئەوانەیە هەتاوانەیەکی نوێ لاپەڕەیەکی نوێ هەر بژی.